سڵاوتان لێبێ من ڕێبین سەبورم لەگەڵتان دەبم لە بەرنامەی چاویستان دەرد کە بەرنامەیەکی تایبەتە بە ڕووداوە پێشهاتەکانی شاری کەرکووک. پرسی ئەم جارەمان گفتوگۆگرتنە لەسەر خوێندنی کوردی لەم شارە. ئاخۆ خوێندنی کوردی لە چی ئاستێکدایە؟ ئاخۆ فێرخوازی کوردی ئەم شارە ئایندەی بەچی دەگات؟ بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز خاتوو پەروین فاتیحمان کردووە بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی. خاتوو پەروین سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش، سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ سەرەتا پێم خۆشە لەوە دەست پێ بکەم خاتوو پەروین خوێندنی کوردی لە چی ئاستێکدایە؟ ئاخۆ خوێندنی کوردی و فێرخوازانی کورد لەم شارەدا چی گرنگێکی هەیە کە لە دراسی کوردی بخوێنن؟ ئاخۆ ئایندەیان چۆن دەبێ گەر خوێندنی کوردی هەڵبژێرن؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، بۆ خەمخۆریتان بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە شارە خۆشەویستەکەمان. من ناتوانم ئێستا لێرە بە دوو دێڕ وەسفی ئەوت بۆ بکەم لە چی ئاستێکە بین و بەرەو چیە چین و ئایندەکەمان ئایا گەشە بێ یان وەکو خۆی نابێت. بەڵام ئەتوانم بڵێم ئێمە پرۆسەی بە کردنی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بۆ ئەوە گەڕێتەوە لە 2003 کاتێکە خوێندنی سەرجەم خوێندنەکان بە زبانی عەرەبی بوو، کوردیش هاتەکاوە لە کاتی لە دوای پرۆسەی ئازادی کەرکووک ئەم خوێندنی کوردی لە تاکە 4 قوتابخانەوە دەستی پێکرد. ئێستا زیاتر لە 550 قوتابخانەمان هەیە لە سەرەتاییەوە تاکو باخچەی ساوایان و سەرەتایی و تا ئەگاتە دوا قۆناغ کە 6 ئامادەیە. بەڵام ئەوەی کە من بە چاوی خۆمەی بینم و لە بیدایەتی پرۆسە و لە ناو پرۆسەکەم ئێمە خوێندنی کوردی تۆزێ بڵێ بە شێوەیەکی خێرا چوو لە ناو خوێندنی کوردیەوە. ئەکرا ئێمە گرنگی بدەین بە خوێندنی کوردی وەکو زمانی دایک، بەڵام نائەکرا بە شێوەیە لە شێوەکان خوێندنی عەرەبی پەراوێز بخەین. بەڕاستی ئەمە شتێکە من بڵێم ڕەنگە نەحەقیەک بێ کرابێ بەرامبەر بە خەڵکی کەرکووک. ئێمە یەکسەر هاتین هەموو قوتابخانەکانمان لە عەرەبیەوە کردە کوردی، ئەبوو ئێمە بە تەدریج ئەم خوێندنەمان بکردایە. حاڵەتێک هەبوو ئەو حاڵەتە کە وای لە کورد کرد، ئێمە لەبەروی ئەوەندە نەحەقیمان بینیوە لەلایەن قەومیەکانی ترەوە لە زەمانی نیزامەکانی پێشووە و حەماسی دڵسۆزی کوردایەتی وای لە خەڵک کرد کە ڕوو بکاتە چۆ خوێندنی کوردی و ئەم خوێندنی کوردیە ئەوە بە ئاسانیش دروست نەبوو. کۆمەڵێ زەحیەمان داوە بۆ خوێندنی کوردی. خەڵکێکە بووە لە گرفانی خۆی هەوڵی داوە قوتابخانەیە دروست بکەوە، ئێستاش مەوجودە لە گەڕێکی شۆرا و هەمانە عوسمان فەرەج کە هیچێک بوو لە کەسەکانی کە یەکەم جار لە بدایەتی پرۆسەوە مباشرەتەن ئەو خوێندرگایی دروست کرد. بۆیە ئەڵێم ینی بابەتی خوێندنی کوردی ئێستا گەیشتوونەتە 2021. لە 2021 خوێندکارانمان پێویستیان بەوەیە چووکە تۆ لەکوێیت، یعنی لە ناو لە محافەزەیەکە پارێزگایەکی پێوترێ کەرکووک هەموونێتەوەیکی تایە مەفروزە هەر تاکێکی ئێمە هەموو زبانەکان بزانێت. ڕەنگە زۆر کەس لەگەڵ ئەم بابەتەی منانە بێ بڵێ بۆچی عەرەبێک کوردی نازانێ، بەڵام من ئەبێ عەرەبی بزانم. من ئەڵێم خوێندنی کوردی هەبێت، بەڵام نابێ خوێندنی عەرەبیشمان پراویز کردە، کە لە کۆتاییدا لێرە ئێمە زەرمەندی ئەوەل و ئەخیرمان خوێندکارەکانمان کە ئەچێتە کۆلێژ لەوێ کێشەیان هەیە لەبەروەی بە زبانی کوردی خوێندویانە هەموو بابەتەکانمان سرف بە کوردیە و ئەو مامۆستای عەرەبیش ئەوە نییە فێری حیواری لوغەی عەرەبی بکە، فێری قسەکردنی لوغەی عەرەبی بکە. تەنها هەندێ مستەڵەحات تایبەت بە قەواعیدە مەبەستم ڕێزمانەکەیەتی یا بە شعرە یا بە مەسلەی تعبیر و ئینشا و هۆنرا و ئەم شتانێ. بۆیە خوێندنی کوردی لە ئێستایە لە وەکو کە ئێمە قسەی تیاکەین کە 2021 مەفروزە زیاتر گرنگی بدرێ بە زبانی عەرەبیەکە لە پاڵ لوغەی کوردیەکە. دڵسۆزی کورد بۆ مەسلەی خوێندنی کوردی وایە بالفعل ئێمە توانیمان خوێندنی کوردی بە شێوەیە لە شێوەکان بیگەینینە ئاستێکە، یعنی وەرە تۆ سێرکە هەموو زۆربەی یەکەمەکان لە کۆلێژی بڵێ کە هەمانە مەسلەی کە تۆبیە بە دەستبێنن زیاتر لە گروپی تۆبیە زۆربەیان کورد بووە. ئەمساڵ چل خوێندکارمان لە گروپی تۆبیە وەرگیراوە، ئەمانە هەمووی
جێگەی دڵخۆشیە، جێگەی ئەوەیە کە بڵێ وڵا من پرۆسەیەکم پێ هەیە پێوترێ خوێندنی کوردی. دەست خۆش بخات و پەروین پرسێکی گرنگ هەیە کە پێم وابێ ئێستا سەرجەم خوێندکارانی کەرکووک فێرخوازانی کەرکووک چاوەڕێی ئەو پرسیارە دەکەن وەڵامەکەی چی دەبێت. ئەویش بابەتی لادانی بابەتێکە بۆ خوێندنی کوردی. ئێمە دەزانین خوێندنی عەربی لە سەرەتای ساڵەوە بابەتی ئاینی لادا، بەڵام ئێستا تا ئێستا ڕوون نییە. هەندێک لایەن دەڵێن بابەتی وانەی عەربی لا دەدرێت. دوێنێ شەویش پێم وابێ خشتەی تەمهیدی تاقیکردنەوەکان بڵاو بۆتەوە وانەی کوردی لابراوە. ئاخۆ ئەم پرسە بەچی گەیشت؟ دیار ئێمە زانیاریمان هەیە کە بەڕێزت سەردانی بەغداد کردەوە بۆ مەبەستانە گەیشتنە چی ئەنجامێک فێرخواز چاوەڕی وەڵامی ئێوەیە. من حەزمە کرد ئێستا وەڵامێکی چڕوپڕم پێ بوایە و بتان پێشکەش بە بەرنامەکەی ئێوەم کردایە، بەڵام ئەمە جی داخە. ئێمە زیاتر لە 3 وەفد سەردانی بەغامان کردووە، موافقەی بەڕێز وەزیری پەروەردەی هەرێممان هێناوە، موافقەی مەناهیجی هەرێممان هێناوە. لێرەوە ئێمە بۆ خۆمان کتابمان کردووە لە بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووکەوە کە بڵێین ئەساسیەکە مەرکەز بۆ وەزارەتی پەروەردە. زیاتر لە 6 کتاب بە دەستی خۆم بردوومە بۆ بەغا. تا ئێستا لە وەڵامە ئێمە ئەگە بێتە حقیقەت ئێمە پار کوردی داخل کرا بۆ ئیمتحانات، بەڵام چیان کرد؟ عەرەبیان داخل نەکرد. ئەم ساڵ بەبی ئەوەی گەڕانەوە بۆ بڕیارەکەی خۆیان کە پارداویانە، طبعاً ئێمە پشتمان سارد بۆ وتمان ئێمە فەرمانی وزاری ساڵی پارمان هەیە کە لۆغەی کوردی لۆغەیەکە و داخلە بۆ تاقیکردنەوەکان و عەرەبیشیان حەزف کردبوو. بۆ عەرەبیان حەزف کردبوو لەبەرەوەی ئێمە تربیەی ئیسلامیمان لەگەڵ زبانی عەرەبیایە یەک بە یەک کتێب حسێبە. ڕاستە لە 2 کتێبی جیاوازان، بەڵام دەرەجەیان 100 نمرێ لە 100. ئێمە وا هەستمان کرد کە هەمان بڕیاری ساڵی پار کە بۆمان دەرچووە جێبەجێکرێ، چونکە لە ئیشی کارگێڕی ئیداریایە ئەگەر فەرمانێک ئیبطال بکرێ پوچەڵ بکرێتەوە مەفروزە کتابێکی ڕسمیمان بۆ بێ بڵێ فەرمانی کارگێڕیمان ئیبطال کرا ئەوەی پار ئەم ساڵ بەم شێوەیە بێ. کاتێک کە ئێمە جەدول بڵاو کرایەوە کە نەتیجەی ئەوەی کە بڵێن چەند فەسڵ داخلە و چەند فەسڵ داخل نییە، ئێمە تووشی شۆک بووین کە سێرمان کرد لۆغەی کوردی تیانە. هەر بەپەلە لەگەڵ یەکەی سەرپەرشتیاری ئامادەی کە مامۆستا کامەران سەرپەرشتیاری یەکەمی ئەوەیە بەیەکەوە سەفەرمان کردو ڕۆشتوینەتە بەغا لەگەڵ وەکیلی وەزیرە مەوزوعەکەمان باس کردو و تومانە ئێمە لەبەرەوەی دیراسەکەمان دیراسی کوردیە مەفروزە کوردی ئیمتیحانی تێ بکرێ نەکو عەرەبی. لە جوابایە ئاخر جواب کە من خۆم لەوێ بوومە و جوابیان داوەتەوە مدیری ئیمتیحاناتی وزارەتی تربیەی بەغا جوابی ئەمە بووە ئەڵێ عەرەبی لەبەرەوەی هەموو دەرسەکانتان بە کوردیە هیچ پێویست ناکە کوردی ئیمتیحانی تیا بدرێتەوە، مەفروزە تەلەڤەکانتان کە تەخەڕوجەکەن عەرەبی نازانن پێویستە عەرەبیەکە بچێتە ناو تاقیکردنەوەی وزاری. کاتێک کە ئەمەش بڵاو بۆتەوە ئەوە ناگەیەنێ کە کوردی نابێ بخوێندرێ، کوردی ئەخوێندرێ بەڵام لە تاقیکردنەوەکانە بەشداری پێ ناکرێ. بەڵام لەگەڵ ئەوەشە لە محاولەیەکی تراین هەنگار وەکو پێتەڵم 3 وەفد چووینەتە بەغا، 3 جار من سەردانی بەغام کردووە. یعنی ئێستاش چاوەڕی ڕۆژی یەکشەمەین، ئەم یەکشەمە لە هەوڵی ئەوەین عەرەبی تەرک بکرێ بەڵام کوردی بخوێندرێ. بەڵام ئەوەل و تالی حەزەکەم یەک ڕوونکردنەوەیە بۆ ئەوانی کە گویان لە دەنگمانەوە بە تایبەتی خوێندکارەکان. ئێمە هەموو شتێ ئێمە نین، یعنی وا نەزان ئێمە کەم تەرخەم بووینە لەم کەیسە، ئێمە کەم تەرخەم نەبووینە. با بێن سەردانم کەن گروپیان پیشانیان ئەدەم تاریخەکان یەک بە یەک چەند کتاب کراوە، بەڵام کەم تەرخەمی لە لای وەزارەتی پەروەردەی عێراقا. من هەم بە منەسای لە من وەکو کەرکووچیەک قسە لەم کەیسە ئاکەم. ئەو شتانەی کە ئێمە ئەمانەیە و حەز و ئارەزووی ئێمەیتیایە و ئەمانەوێ لە مەسلحەتی تەڵەبەکانمانە بێ بۆی تەڵەبەکانمان باشترین نمرە بێنن بەغا پێی قبوڵ ناکرا بەداخەوە نەک هەر قبوڵی ناکە ئامادە نیە گوێیشی لێ ڕابگرێ، ئامادە نیە باسی ئەو مۆزوعانەی هەر بکەی. یعنی کاتێک کە من ئەمون لغە کوردیە لغە فەرمیە و ئەبێت ئیمتیحانی تیا بکرێت و ئێمە عەرەبی ئیمتیحانی تیا ناکەین بە شێوازێک جوابی منی ئەدایەوە ئەیوەی وەک شتێک کە عەلە لەساس من هاتووم لەوێ ئەیوت تۆ هاتووی لێرانە دانیشتووی هینم لەگەڵاکەی
جیاوازی نەتەوایەتیم لەگەڵاکەی عەرەبی لۆغەیەکی ڕسمیە مەفروزە هەموو تاکێک بیزانێ تۆ کوردی هەموو کتێبەکانت بە کوردیە با ئیمتحانی کوردی نەبێ با بخوێنن منهەجە بەس لێبەر ئەم ساڵ کە بڵین بابەتی کۆرۆنە و کەمکردنەوەی خوێندن ئەمە وای کردووە کە جارێکی کە ئەوان هەوڵی ئەوە ئەدەن کوردی تەرک بکرێ و ئێستاش لە تاقیکردنەوەی تەمهیدیان نووسراوە کە عەرەبی داخڵە تا ئەم دەقەیە عەرەبی داخڵە من بە وازحی ئەڵێم تا ئەم لەحزەیە کە من لەگەڵ تۆ قساکەم بە منیان وتووە دەبێ عەرەبی بخوێندرێ و داخڵە بۆی تاقیکردنەوەکان بەڵام لە هەوڵی ئەوەی شین لەگەڵ جەنابی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان دکتۆر ئالان لە هەوڵی ئەوەیە کە کوردی بخرێتە شوێنی عەرەبی بۆ ئەوەی چونکە مەسەلەکە قەومی نییە نەتەوایەتی نییە ینی من حەزەکەم خەڵکەکە واجیۆ بگرێ لێمان ئێمە بەرامبەر هیچ لوغەتێ دژایەتیمان نییە بەڵام طلبەی من لە دیراسی کوردیە باشترین دەرەجە لە لغەی کوردیە یعنی لە زمانی کوردی لغەی دایکە ئەو ئەتوانێ مەسەلەن کە طبیە ئەهێنێ و دەرەجەی سەد ئەهێنێ لە کوردی ئەو سەتە بەدەست ناهێنێ لە عەرەبی ڕەنگە ئەوانیش دیراسی عەرەبی ئەمەیان دیراسە کردبێ کە بوو طلبەی کورد زۆرترین نمرەی طبیە بەدەستێنێ زۆرترینمان کە لە بەم ئازای بڕۆ ئێمە لە کۆلێژەکانی هەرێم لە هەرێمیش 15 تەلەبەمان چووەتە سەیدەلە و چووەتە یعنی ئەمە وای کردووە زۆرترین دەرەجە بەدەستەهێنێ خوێندنی کوردی لەم ڕۆوەیانەوێ بۆ ئەوەی یعنی ئەکتیڤی تەلەبەی کورد دابەزێت و بۆ ئەوەی نمرەی باشتر دیراسی عەرەبی بەدەستبێنێ ئەم لە ڕێگەی ئەم کەیسی بە ئەوەی کە کوردی نابێ ئیمتیحانی تیا بکرێ داخلە بۆ ئیمتیحانی مانگانە بۆ دخول ینی بۆ ئیمتیحان ئایا داخل بیا داخلە ئەو داخلە بەڵام لە کاتی ئیمتیحاناتی کۆتایی ساڵ ئەڵێ نابێ لغەی کوردی ئەبێ لغەی عەرەبی داخل بێ لەگەڵ ئەوە شایانی من بێ ئومێدیان ناکەم خوێندکارەکان لە هەوڵین تا ڕۆژی یەکشەمەش جەنابی وەزیر لە خەتە بەڵکو ئومێ دەکەم شتێک بکرێ من زۆر گەشتبین نیم وەکو خۆم وەکو پەروین فاتیح لەبەرەوەی ئەوەی خۆی بێتە شوێنەکەی من و سەردانی بەغا بکاو لەگەڵ ئەو کەسانە دانیشێ بۆ خۆی ئەڵێ ئەو کاتە ئەڵێ وەڵاهی مامۆستا پەروین حەقی بوو تەنانەت هەندێ من پێتەڵێم ڕۆژی 19 سەردانی وزارتی پەروەردەم کردووە وەزیر جەنابی وەزیر کۆبوونەوەی هەبووە لە ئەنجومەنی وەزیران تا سعات 4 ئێوارە لە ناو وەزارەت دانیشتوم وتومە بەشکەم وەزیر بێتەوە ئێرە وتوانە زۆر جار لە دوای کۆبوونەوەکە یەکسەر دێ بە وەزارەت بیبینم بۆی ئەم کێشەیە حەسمکەم بەداخەوە تا سعات 4 شاوەڕێم کرد نەمتوانی وەزیری تەربیە ببینم گەڕامەوە ئومێدی ئەوەم کرد گوایە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشداری بە منی شەکەن لە کۆبوونەوەکەی کە بۆ ئیمتیحاناتێکن بەس بەداخەوە ئەوەشیان لەگەڵمان نەکرد بەڵام ئەوان بە شێوازێکی شۆڤێنی بیرەکەنەوە ئەڵێ ئێوە ناتانەوێت عەرەبی بخێن ناتانەوێت کوردی زاڵ بێ بەسەر عەرەبیە بەم جۆرە تا ئێستا بە شێوەیەکی معەلق بەس من بە خوێندکاران دەڵێم با گرنگی تەواو بدەن بە لوغەی عەرەبی من وا هەستەکەم هەر عەرەبی داخلە بێ دەست خۆش بێ لەسەر و پرسە ئەوەستم ئێستا جەنابەت با ئێمە ڕێژکاوانە قسە بکەین چونکە بابەتێکی گرنگە ئێوە جەنابتان کە بەڕێستان کەسانێکن پێشڕەوی ئەم ڕەوتە زانستی و گرنگە ئەکەن لە شاری کەرکووک کە پابەندە بە نەتەوەی کەرکووکەوە بۆ ئایندە بە نەتەوەی کوردی کەرکووکەوە بۆ ئایندە بەڕێستان باسی ئەوتان کرد کە کەم تاخەمەکە لە ئێوە نییە دیارە لە بەغداد بەشی خوێندنی کوردی هەیە و بە ڕێزێک بە ناوی سەناگەرمیانی بەڕێوەبەرێتی و هەروها ئێمە پەرلەمانمان هەیە ئاخۆ ڕۆلی ئەندام پەرلەمانەکانی کەرکووکە پێما بێ بە ڕێز مەریوان نادر ئەندامی لیژنەی پەروەردەیە لە پەرلەمانی عێراق ڕۆلی ئەوان چی بووە بۆ ئەوەی خوێندکارانی کورد چیتر لە نێوان بەرداشتی هەرێم و بەغدادان نەبنە قوربانی سەربارەت بە بڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لە کەرکووک بابەتێکە بەڕێوەبەری گشتیش خوێندنی کوردی لەسەر ئاستی عێراق بابەتێکی ترە بەڕێز سەناگەرمیانی کە بەرپرسە لە بەڕێوەبەرایەتی گشتی خوێندنی کوردی لەسەر ئاستی عێراق ئەو لە سەرەتا ئێمە زۆر جار ڕووی دەممانە کرە ماوەت کەم دەرخەمە بەڵام کاتی چوینە ناو کێشەکانەوە و لە بەغا چاومان پێکەوت و باسی مۆزوعەکانمان بۆ کرد لەوێ ئەو بەرپرسە لە یەک بابەت کتابێکی کوردی بۆ هەموو عێراق یعنی لە بەسرا خوێندنی کوردی هەیە بۆ یەک کتابی هەیە ئیسەف 4 و 5 عەدادی
ئەو ناتوانێت تەدەخل لە مەناهج و لە پرۆسەی پەروەردە و فێرکردن و ڕیتمی هەرێمی کوردستان بکە لەبەر ئەو کتابانی ئەو کە دەرەچێ ئەگەر جەنابەت اطلاعت هەبێ لەسەری ئەنووسرێ بۆ هەموو بەڕێوەبەرێتەکان لە جەمیع المديريات العامة في العراق عدا إقليم كردستان. معناه چیە؟ معناه ئەوەیە ئەو ئافرەتە هیچ بەرپرس نییە لە کەیسی خوێندنی کوردی لێرانە ئەوەیشی کردوویەتی وەک شتێک بڵێ بە پیاوەتی خۆی کردوێتی لەگەڵمان هاتووە محاولەی کردووە سەبارەتباندان پەرلەمانەکان من بەڕێزەوە بەڕێز مامۆستا مەریوان ئەو لە کەیسی پەروەردە و ئەندامە لە لیژنەکە هەر شتێک بۆ پەیوەندیم پێوە کردووە تەنان لە بەغاژ بووم سێجا چوارجا پەیوەندیم پێوە کردووە بەسەوەی من بزانم يعني گەیشت بە من قەنەعەتێ لەبەروی خۆم لە ناو ئیشەکەم ئەوانەی کە لە بەغان بە قسەیەندا پەرلەمان ناکەن بە مێشکی خۆی ئیشەکە بابەتێکەیە لە مێشکی ئەوەیە خوێندنی کوردی ئەمەنەی ئەم شتەی بۆ بکرێ لەمە زیاتری بۆ نەکرێ جۆگران لە ینی تەلەفۆنی هەڵەگرن مەوزوعەکەی تێگەنە ئەڵێ باشە بەسەر چاڵی سپەروی وا لەوەیە ئیشەکەی بۆ جێبێجەکە کاچمە ناو ئیشەکەەوە عینەشت ئەگە خۆم بم هەر ئەو جوابەیە ئەویش تەکلیفی کردووە هەر ئەو جوابەی داومە ڕێزمێ بۆ کاک مەریوان دڵگران نەبێت لە قسەکەم یعنی مەسلەی کوردی خۆمانیاڵێ جۆ لێگرم بەڵام بە قسەت ناکەم ئەمە هینەکەی ئەوانەی ئەو بەرپرسانەی کە لە بەغان کە خوێندنی کوردی کەوتووەتە ژێر ڕەحمەتی دەستی ئەوان و وەزیری پەروەردە من کە ڕۆیشتم ئەم جاری ئەخیر کتابی وەزیری پەروەردەم پێ بووە یعنی کەسی یەکەمی وەزارەتەکەم کە وەزیری پەروەردەیە کە مەفروزە یعنی بە هەموو شێوەیە کارەکەم ئاسانکاری بکرێت بەڵام بەداخەوە هەمان وەڵامی وەفدی دووهەم چۆن چوومە لە وەفدی سێمیشە هەمان وەڵامم وەرگرتوێتەوە ئەوەیە ئەڵێ تۆ منهەجت لەسەر هەرێمی کوردستانە تۆ ئەبێ هەرێمی کوردستان شتەکانت بۆ بکە من پەیوەندیت بە منەوە نییە من حتا کەمکردنەوەی بابەتەکان ئەوەی کە بڵین کەم یەکەنەوە بابەتەکان حتا کەمکردنەوەی بابەتەکان ئەڵێ تۆ بڕۆ با وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بەشی مەناهج بۆ لەوێ کەم کاتەوە تەزدیقیکە و بۆ منی بێنە ئەوەشم کردووە تەزدیقم کردو و بردوومە ئەڵێ ئەمە بەس بۆ کەرکوو کراوە خۆ تو درۆ ناتوانانی بکەیت بەڵێ بەس بۆ کەرکوو کراوە هەرێمی کوردستان دەوامی نییە کاکە دەوامی نییە چۆن منهەج کەم کاتەوە بەڵێ بەس بۆ ئێمە کراوە ئەڵێ دەنا من ئەبێ تەلەبەی هەرێمی کوردستان چ بادەیەک ئەخوێنێ تەقلیسی نەکردووە نان ئەوان بۆ خۆیان نەیان کردو لە بەری دەوامیان نیە لەکوێ تەقلیسکەن کەمکردنەوە چۆن بکەن ئەڵێ دە من لەو کتابە پرسیارە هێنمەوە کە هەرێمی کوردستان مادام تەقلیسی نەکردووە ینی بەڕاستی دژایەتیەکی زۆر بەغێر مباشر بەغێر مباشر دژایەتی خوێندنی کوردیەکان کە بۆ نەمانی خوێندنی کوردی بێ لەوەش ئێمە کێشەی گەورەترمانەیە ئەویش ئەوەیە ئەم منهەجەی ئێمە منهەجێکە چڕپڕ بۆ شێوازی تاقیکردنەوەی بەغا ناگونجێ یعنی من لێرە دیسانەوە تەلەبەکانم باجەداتەوە یعنی ئەو پرسیارانی کە هەرێم دەرئەچێ بە نەمتی دراسی عەرەبی دەرەچێت لە منهەجی کێ منهەجی هەرێمی کوردستان ئەمە گەورەترین کێشەیە لە هەرێمی کوردستان نییە لە سوالێکە بۆی بێ بڵێ پێناسەی ئەمانم بۆ بکە نا هەمووی بۆشاییە سەد بۆشایی بۆ دێ هەڵبژاردەیە شێوازەکەی لەبەرەوەی کتابەکە ئەو شێوازە پرسیارەی ئەوێ بۆیە تەڵەبەمان دیسانەوە مەغدورە لەبەرەوەی بەڕیتمی بەغاینەکە زائیدەن ئەوەی کە مامۆستان نامورتا حاچێتە پۆلەوە دینار لە گرفانی نییە موچەی نییە بە سێ ماڵ جارێ موچەیەکی پێدرێ ئەسا ئەمڕۆ 26 یەکە ئێمە موچەی مانگی 12 وەرئەگری 11 وەرەگرینە وڵی هواوە تێکەڵیان کردو نازانی چڕاتی پێک وەرە بەڕاستی بەتر ئێمە بەڕاستی بەڕاشکاوانە قسە بکەین خوێندنی کوردی لە قەیرانە قەیرانەکەشی گەورەیە بە من چارەسەر ناکرێ بە تەنها هەر کەسیش خۆزگە بە شوێنەکەی من ئەخوازێ و حەزی لە جێگەکەی من ئامادەم سبەینێ هات کلیلی دایرەکەی تەسلیم کەم لەبەرەوەی ئەوەی من کردومە ڕەنگە من بەڕێوەبەر یەکەی سەرپەرشتیایی سەرەتاییم یعنی لە سەف یەکی سەرەتاییەوە تا 6 سەرەتایی بەرپرسم لێ لەگەڵ ئەوەشە ئەرکێکی زۆر قورستر بخستوەتە سەر شانی خۆم لە تاقیکردنەوە گشتیەکان ئەندامم لە لیژنەی تاقیکردنەوەکان بە بەردەوام
بڕۆ ئەسئیلە بێنە لە خەتەریات لە ڕاکەڕاکە لەوەی کە تۆ ناخۆشترینشت بەرە و ڕووی تۆ ئەبێتەوە کەسێک هەیە عەرەبێکە وا قسەت لەگەڵەکە کە من لە مەریخەوە هات بێتم حسابی ئەوم بۆ ناکە لە پارێزگای کەرکووکەوە هاتووم پارێزگای کەرکووکیش پارێزگایەکە لە پارێزگاکانی عێراق ئەبێت تۆ چۆن حەقە دەی بە بەسڕە ئاهەشە بێ حەق بدەی بە هاوڵاتیەکی کەرکووک ئەمانە هەمووی کێشەیە کێشەی کۆرۆنەژەوە لەو لاوە ئەم وەباءە هاتووە کۆمەڵی مشکلەمان بۆ دروست بووە لە هیچ و پچ خۆڕایی بڕۆ ئەچیتە هەر شوێنە یعنی زربەی دێ لە خەڵک تۆ تی قوتابخانەکانت بە من داخستۆ ڕۆژی لە هەفتەیەکە یەک ڕۆژ تەلەبە ئەچێتەوە بۆ تاقیکردن بۆ مەکتەب یعنی هەر خۆی بۆ خۆی شیرازەی خوێندن تێک چووە زائیدەن ئەوەی کە حکوومەتیش بەرنامەی نییە تۆ هەموو دنیا تووشی حالەتی نائاسایی ئەبێ چی فەیەزانە چی حاڵاتی دەرزەیەک چی شتیکەیە ناکرێتەوە دەرگای قوتابخانەکەی داخلێ وەرە لەگەڵ چەند کۆمپانیایە کرێ بەس بکە ئەرکی پاکردنەوە و پارێزگاری بخەرە دەست ئەو کۆمپانیایە پارەت هەیە ملیارات دینار بەشتی لاوەکی بەکارەهێنن کە هیچ زەرور نییە ئەتوانن لە بواری پەروەردا بۆی پارێزگاری لە تەندروستی خەڵک بکەن ناک من دێم وەڵا ئەمە ناکەن وەزارەتی تەندروستی قبول ناکە خەلێ ئەز من مەکتەبەکانم داخە دوو پۆل تێکەڵ یەکتری یعنی سەف یەک و دوومان هێنا بۆ کە هەموو ڕۆژ دەوامی بکەن چکە سەف یەک ئەساسە حرفەکان فێرە بێ خەلێ ئەزمە هاتە سەرمانیەکی لە مەکتەبەکانمانی داخست یعنی ئەمیش بێ بەرنامەی حکوومەتە بۆ دەسەڵاتە گەڕێتەوە و بێ لەوەی کە زۆربەی ئەگەر لە چاوی ئەم بەرنامەی ئێوە لە کامیرەکانی ئێوەوە بچن سەردانی زۆرترین بەردەم قوتابخانەکانمان بکە کە بووەتە شوێنی زبڵ و خارشاد تەڵەبە نەک کەمامە لەبەر کۆرۆنا بکە ئەبێ کەمامە بکە کرۆنش نەما لەبەر خاتری زبڵ کە خەریکە خوێندکارەکانمان تووشی نەخۆشیە بن یعنی ڕاستی ئەم شارە شارێکە من هەستەکەم تەواو لە وەزعێکین کە کەس پێی قوبوڵ ناکرێ یعنی دەبێ ئێمە لەمەولا حەقیقەتەکان بڵێن بەس ئیتر مجامەلی یەکتری بکەین و شارێکی پێکەوە ژیان و شارێکی جوان و وەڵاهی سیمای جوانی تیانەماوە ژیانی تیانەماوە دەبێت ئێمە بە هەموومانەوە کەرکوچیەکان کەرکوچیانە دەست لەناو دەست دوور لە مەسەلە حیزبێکە وەرە کاکە تۆ پرۆژەت پێیە من باگیۆت لێ ڕابگرم پرۆژەکەت لە مەسلحەتی خەڵکی کەرکووکە و خوێندکاری کەرکووکە و ئەم شارە و جوانکاری ئەم شاری پێکرێ بە باوش بکەم بە پرۆژەکە تا و لەگەڵت هاوکار بم با بیر لە مەسەلە حیزبایەتێکە نەکەمەوە یەک دەنگ و یەک ڕنگ بین بۆی بتوانین جارێکی کە لەم شارە خۆشەویستە ژیان دروست بکەین و خوێندکارانەمانیش ئایندەی ئەم کەرکووکەن یعنی ئەو ئێستا مەیئوز بووە ئەوێ مامۆستا بگرێ نازانێ مامۆستای کوردی بگرێ بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ یان هی عەرەبی بگرێ یعنی بە حەقیقەت ئەمە بخۆی کەم تەرخەمی من دیفاع لە هاوڕێکانم ناکەم بەرگری لە هیچ کەسێ ناکەم بەڵام نەت کەم تەرخەم چکە من خۆم لە هەموو وەفدەکانم هەر وەفدێک ڕۆی وە بۆ بەغا سەبارەت بە خوێندنی کوردی لەگەڵ وەفدەکە بوومە و تەبێژی ئەو وەفدە بوومە بەڵام ئێمە بەرامبەرەکەمان تەنسیق ناکە ئێمەی ناوێ یعنی خۆ ئەمە ڕاستیەکە و ئەبێ بوترێ ئەو بێ دەکەم شتەکانمان بگات و خوێندکارەکانیشمان زەرمەند نەبن من باوەڕت بێ شەوی وایە ناچمە سەر فەیسبوک لەبەر چی هەموو خوێندکاران پرسیار لە منەکەن مامۆستا کوردی داخڵە یا عەرەبی من چی بکەم لەبەر خاتری ئەوان حتا ئێستا سێ کڕە چوار کڕە چوومەتە بەغا بەس بووی نەتیجەیەکم دەستکەوێت بەڵام وا دیێرە حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردە زۆر بە شۆڤێنی بیر لە کەیسی خوێندنی کوردی کاتەوە و نایەوێ خوێندنی کوردی یەکەمەکانی کەرکووک بێ کە چۆن لە ڕابردووە تەسەور کە من یەک حاڵەتی تر لەم نەکو درێژە بدەم بە قسەکانم ئەمە بە فەرمی ئێمە یەکەمی عێراق بووین لەسەر ئاستی عێراق خوێندنی کوردی یەکەم بوو دووەمەکەش هەر ئێمە بووین ئەمساڵ باشە لە کاتی جیاکردنەوەی یەکەم و دووەم و سێەم دراسی کوردی بە جیا دەری کرد لە مەوزوعەکە پرسیارم کرد و لە بەردەم وەزیریش ئەم قسەیم کرد وتم تۆ
بەعربی پێم و تەلەبەیەکی کورد هەر تەلەبەی شاری کەرکووک نییە، هەر هی وەزارەتی پەروەردەی تۆ نییە، تۆ ئیمتیحانی ناکەی لەسەر وەزارەتەکەی خۆت، بۆ ئەمە ئەڵێن وەڵا ئەمە لوغەت القەومیاتە، ناچێتە منافەسەی یەکەم و دووەمەوە. حتا لەوەیە جیاوازی ئەکەن نایانەوێ کە کاتێ سەر و کۆمار تەکریبی تەلەبە یەکەمەکانەکە نایانەوێ کوردی یەکەمی ئاستی عێراق بێت. ئەمە خۆی بۆ خۆی پێویست ناکا من بڵێم ئەمە چی ئەگەیەنێت لەم شارە، ئەبێ هەموو کوردێکی بەشەرەف ئەوەی دڵسۆزی شارەکە بێت تێبگات لە قسەکان. بەڵێ خات پەروەردیارە پرسێکی زۆر گرنگ هەیە بە پێی زانیاریەکانی من پارساڵ زیاتر لە 2000 خوێندکار تاقیکردنەوەکانیان کردە خولی دووەم بەهۆی گرانی پرسیارەکانی زیندەوەر و کیمیا. هۆکاری ئەمە چییە بۆ خوێندکاری کورد ئەم باجە بدات؟ طبعا ئەوە وەزعێک بوو دروست بوو و بەڕاشکاوی ئێمە چارەسەرمان کرد، زانیمان دەستنیشان کرا کەسەکە کێیە و ئێستا گواستنەوەمان بۆ کرد بۆ یەکی لە قوتابخانەکانی خوێندنی عەرەبی، یعنی ئەو مافی ئەوەی نییە لەمەولا پرسیار دەکە. ئیتر نازانم ئەگەر بەغا خۆی بخۆی تەنسیقی هەبێ لەگەڵی ئەوە حاڵەتێکی ترە، بەڵام ئێمە کێشەکەمان چارەسەر کرد 25 دەرەجەش بە تعویزی درایە خوێندکارەکان لەبەرەوەی ئەو پرسیارانە داخل نەبوو کە ئەو هێنابێەوە، چارەسەرمان کرد. مامۆستاکەش عقوبەی خۆی وەرگرت، یەکی لە عقوبەکان شێوە بوو کە گواستنەوەمان بۆ کرد بۆ مەکتەبێکی عەرەبی توخنی بە هیچ شێوەیە خوێندنی کوردی نابێ بکەوێ لەمەولا. دەستان خۆش بێت دیارە من لەبەرکەمی کات دوو پرسیار پێکەوە ئاوێتە ئەەکەم، ئەویش ئەوەیە ئاخۆ بەڕێوبەری بەشی خوێندنی کوردی کە بە ڕێز مامۆستا شێرزادە بۆ تا ئێستا جێگرێکی نییە. دیارەکە هەندی ڕۆژ ڕەنگە ئەو کارێکی تایبەتی هەبێ دەبێت جێگرێکی هەبێ کارەکان ڕایی بکە، بۆ تا ئێستا نیەتی. هەروەها بۆچی بەڕێوبەری قوتابخانەکان لەسەر بنەمای کەفاءە یان توانا دانانرێن بۆ لەسەر بنەمای حیزبایەتیدا ئەنرێن؟ هۆکار چییە؟ من بەڕاشکاوی قساکەم بەبێ ئەوەی مجاملەت بکەم، بمانوێ نەمانەوێ هەر یەکێ لە ئێمە بیر و بۆچوونی حیزبی جیاوازی هەیە. بابەتی پەروەردە بە حیزبێکی ڕوون کراوە، هەلا بەباسی ئەوت کرد کە یاریدە دەردانانژێت، خۆی بۆ خۆی لێرە ڕتمێک وا دروست بووە بینی یەکێتی و بڵین پارتی 50 بە 50 50 بە 50ەکە تا ئێستا لە کەرکوو بەرنامەی 50-50 جێبەجێکەن، هەم لە دانانی یاریدە دەر و بەڕێوەبەر بۆ قوتابخانەکان، هەمیش وەکو یاریدەدەری مامۆستا شێرزاد چەندین جار لە چەند پرسە لە چەند بەرنامەیە لە چەند شوێن باسمان کردووە و داوامان کردو لە وەزیری پەروەردە کە جێگرێکی بۆ دانە بۆەوەی مامۆستا شێرزادیش ئەویش یعنی مرۆڤە مافی ئەوەی هەیە نەخۆشەکەوەی سەفەر ئەکا بۆ جەیەکە چێ یاریدە دەرێکیە، بەڵام بەداخەوە ئەم پرسەش دیسانەوە دوور نیە لە پرسەکانی کە بە سیاسی کراوە لە وەزارەتی پەروەردەوە ڕێگەی پێنادەن کە ئەم بەڕێوەبەرایەتیە ئەوان وا تەوزیحان بە ئێمە داوە ئەڵێ ئێوە بەشن بەش نابێ جێگری هەبێ، بەڵام ئێمە شعبەیەک جێگری هەیە، ینی شعبەیەک دەتوانی جێگری ئێستا دەتوان بۆ خۆم جێگردا بنە، بەڵام ئەوە کراوە بە کەیسێکی حیزبی وازح دانانرێت. ئەمە حەقیقەتە و مەسەلەی کەفاءەت من یەکێکم لەوانە کە هەمیشە لە کۆبوونەکان وتومە مەفروزە بانقێکی معلوماتمان هەبێ ساڵانە لای کەم 50 بەڕێوبەر یاریدەدەر تاقیکردنەوەی بۆ بکەین، ئامادەی بکەین کاتێککە بەڕێوبەرێکمان تەقاعود دەبێ یەکێکی کەفوو ئازا نەشاط ئیشی. ئێستا سەردەمی ئەلکترۆنیە کۆمپیوتەرە، من بەڕێوبەرمەیە نازانێ هەر کۆمپیوتەرەکە بکاتەوە، بەڵام فی حزبی فلانە سین حزبی سین دایناوەڵێ مە حسەی منە ئەبێ ئەم بەڕێوبەرە مرد بەڕێوبەرێکی سین دابنێ ساتەڵێ من ئەم حیزبە هی منە ئەبێ دای بنێ. ئەمە واقعە. ئەم شارەش لە بینی پارتی و یەکێتی بەشکرا و ئێستش بە سەراحەت ئەوەی ماوە لە شارەکە ئەوە یەکێتیە و ئەو برادرانی تریش بخوا وەزارەتی پەروەردە لێوە ئەگەر شتێکیان بەدڵ نەبێ بتێوە و نەتەوێ ئێمە وەزارەتەکەمان سەربەهرێمی کوردستانە ئەبێ کێشەکانمان یەک جەم سەرەگرێتەوە. عرس خڕە هەم دیسانەوە گەڕێتەوە لای وەزیری پەروەردە. ئەم مەسەلەیە بەم شێوەیە بەڕاشکاوی کەفاءەتی تیانە تەنها دانانی حیزبیە، ئەمە هی حیزبی سینە حەز ناکەم ئەوی تری ساڵتە ئەبێدانی. دەستخۆش پێم خۆشە بەڕاشکاری قسە بکەین چکە من پێشەوەی بێن بۆ ئەم دیارە ڕاو پرسی چەندین مامۆستا و پسپۆرم وەرگرتووە لەم بوارەیە، چەندین فێرخواست خۆیان پەیوەندیان پێمەوە کردووە. بابەتێکی تر هەیە کە بابەتە پەیوەندە بە ڕاژە و میلاکی هەروها موچەی مامۆستایانی ئەو مامۆستانی لە کەرکووکن و موچەکەیان سەر بە هەرێمە
کە زۆربیان ناڕزایان دەربڕی پێیان خۆش بوو کە موچەکان بکرێتە سەر بەغداد تا ئێستا نەکراوە ڕێگر چیە گەر بە ڕاشکاوی پێمان بڵێ بابەتی کێشەی موچەکە ئەمە طبعاً ئەم کەیسە زۆری خان من لە چەندین بەرنامەی تریش باسم کرد و ئاماژەم پێداوە هەوڵی زۆر درا لەلایەن سەر و کۆمار پەرلەمانتارەکان وەزیری مالیە وەزیری پەروەدە بەڵام ڕاستیەک هەیە گەر خۆشمان بێ تریشمان بێ ئەبێ باسی بکەم ئەوەیە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە ڕەزامەند نییە کە مامۆستایانی خوێندنی کوردی و کەیسی خوێندنی کوردی تەسیبی دەستی بەغای بکە ئەمە حقیقەتێکە هەر کەسێکیش ئەڵێ وان نییە با بفەرمێ فەرمەوە کەیسی کێشەی مامۆستایانی کەرکووک 8,000 مامۆستان بە فەرمانبەر و هەموو فیئەکانی ترە هەموو پیشەکانی ترەوە با بفەرمێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی بخوازێ بڵێ من لاری منیە کتابێکی گەورەمان بۆ بکە بڵێ لاری منیە لە گواستنەوەی ئەم مامۆستانە لەبەرەوەی خەڵکی کەرکووکن نفوسیان کەرکووکە خزمەتی مناڵی کەرکووکەکەن با بگەڕێن و من باشە بۆچی هاوپیشەی خۆم من بەخۆشمەوە لەسەر هەرێمی کوردستانم حەزم کرد هەر ئەمە بزانین چکە زۆر جا لە کۆمێنتا بۆم دێڵێ ماڵێ تێراگای لە برسینیە وڵی منیش برسیم و منیش مڕاتبم لەسەر هەرێمی کوردستانە یعنی ئەمە موضوعی بڵێن گواستنەوەکە حەسرەن هەرێمی کوردستانە ئەبێ هەرێمی کوردستان بەشە بودجەکەی کە لەلایەن وەزارە لە مالیەوە وەرئەگیرێ بەچە بودجەی ئەم خوێندنی کوردیە کە 6 ملیار دیناری عێراقیە ئەو 6 ملیارە بڵێ من موافقم لەسەر گواستنەوەی ئەم مامۆستانە کە بڕەپارەکەی ئەوەندەیە بخرێسە سەر پارێزگای کەرکووک پارێزگای کەرکووک کەی لە وای کرد خوای گەورە ئەوەی ئەو خەونەمان بەدی هات کە مام جەلالەویش خەونی شاعیرانە کەرکووک بوو بە کوردستانی ئەو کاتە فەرمو هەمومان تورکمان و عەرەبەکانیش لەگەڵ منەچێتە سەر هەرێم بەڵام ئێستاکە لە ئێستایە من مادام بخزمەتی مناڵی کەرکووکەکەم ئەبێ حەقم ئیستیحقاقم موچەم لەو نەوتەی کەرکووک بێ کە بەس بەداخەوە دووکەڵەکەی بۆم دێ دەست خۆش بدار بابەتێکی گرنگ هەیە کە بۆ داهاتوو ئایندەی کوردانی کەرکووک گرنگە لە بواری پەروەردەوە دیارە پار ساڵ لە کۆی 36 خوێندکار کە نمرەی 99.83 هێناوە پێما بێت تەنها دوانیان لە خوێندنی کوردی بوونە هۆکار چی ئەمە لە ئایندەیە لە بەشە پزیشکیەکان لە بەشە گرنگەکانی ئەم شارە کورد ڕێژەی کەمتر دەبێتەوە هەروە هەر پابند بەم بەشەوە بۆچی تا ئێستا شەهید ئەو شەهیدانی کە بەسەر بە هەرێمن حسابی بۆ ناکرێت بۆ لەسەر حکوومەتی عێراق هەر شەهیدێک بۆ هەموو بەشەکان 7 نمرەی پێدرێت لە کۆی معدەلەکەی هەروها بۆ بەشە پزیشکیەکان 5 نمرەی پێدەدرێت هۆکار چییە کە ئێمە شەهید هێندە لامان پیرۆزە بۆچی کارێک نەکراوە بۆ کەسوکاری شەهیدان هەروها چی کراوە بۆەوەی ڕێژەی کوردۆک و وتمان سەرئەنجام لە شوێنە گرنگەکانی ئەم شارەیە زیاد بێت من بابەتی ئەوەی کە بڵێ نەوەتونەکان کەمتر بوو لە چاو ساڵەکانی ترمان لە یەک قوتابخانە 16 لە بین 99 پوینت ئەهاتەوە بالفعل ئەوە ڕاستە و ڕێژەیەکی تەواوە بەڵام مەوزوعەکە بۆ واگەڕێمە یەکەم شت بابەتی ئەو بابەتانە کە غەدرێکی تەواوی لە خوێندکار کرد کە پرسیارەکانیان هەندێکی غەڵەت بوو هەندێکی نوقسان بوو هەندێکی زۆر قورسی هێنابەوە و ڕووی دەمیشمەکەم لە مامۆستا خصوصیەکان کە هەندێک خوێندکار هەیە یعنی پارەیەکی بەرچاو ئەدرێت بە مامۆستا و پێڵێ بەگیری یعنی کنتیت ئەدەمێ ئەم پرسیارە دێتەوە ئەمە خۆی بۆ خۆی خیانەتێکە لە مناڵی فەقیر و هەژارەکرێ ئەو مناڵی دەوڵەمەند و سەرمایەدار نمرەی باشێنێ لەبەرەوەی ینی خصوصی گرتووە وانەی تریش بە هەر حاڵ کە بڵێن ئێستا دەوام نییە بێ ئەم ساڵ نمرەکانمان چۆن بێکە وەکو پێویست خوێندکاران دەوام ناکەن ئەمە خۆی بۆ خۆی دیارێکی زەنبی هەیە هەم شێوازی پرسیارەکان هەمیش بابەتی ئەم کڕۆنێش تەسیری کرد یعنی موسەبباتی زۆرە تەنها هۆکارێک نییە مەوزوعەکە بەڵام ئەگەر بمانەوێ بڵین گەشەی پێ بدین و تەطویری بکەین ئێمە ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کەمتر سەیری خوێندنی کوردی نەکا لەگەڵ شارەکانی تری سلێمانی و هەولێر بالعکس ئەبێ گرنگی تەواوی پێ بدەین ئێمە ساڵەکانی تر یعنی کۆمەڵە پێداویستیمان بووە دەمە ساڵوەکو پێویست نەبوو دەبێ حکوومەتی هەرێمیش بە تەواوی چاوی خۆی بکاتەوە کە پرۆسێکەیە پێی وتری خوێندنی کوردی یا دەستبەردارمان بن با بچینە سەر بەغا و یان ئەبێ گرنگی تەواو یعنی تایبەتمەندیەکێ بێ خوێندنی کوردی
لە دابینکردنی کەلوپەل لە دابینکردنی مامۆستا تەعینە مەوزوعی شەهیدان ئەو زۆر هەستیارە من زۆر جار بۆتە کێشەم لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق سەر ئەو شەهیدان یعنی من پێشمەرگە لەسەر خاک و بوونی ئەم شارە لە شەڕی داعش دش بە داعش شەهید کراوە حسابی بۆ ناکرێت ئەم کەیسە لە خۆم گەورەترە یعنی من مەسئولی شوعبەیەکم بەڵام مندان پەرلەمانت هەیە کەیسی زۆر گەورەت هەیە وەزیرت هەیە سەفیرت هەیە ئەبێ ئەمە بکاتە دەنگی پێ بدرێت لە ناو پەرلەمانە دەست خۆش بێ خاتوپەرین کۆتا پرسیار دیارە پرسی بابەتی خوێندنی کوردی بەشێکی زۆر هەڵەگرێت دەبوو بە هەموو شێوەیەک هەمومان زیاتر هەوڵی بۆ بدەین بەڵام لە بەرنمەیەک هەرهێندە دەرفەت ئەبێ کۆتا قسەی جەناب بدە ڕێنماییت بۆ ئەم خێزانانەی کە لە کەروکە مناڵەکانیان دەنێرنە خوێندنی عەرەبی بە ناچاری بەڕای بەڕێزت بە گەشتبینانە ئومێدی چیان بۆ خوازی و ڕێنمایی چیە بۆیان و کۆتا قسەی خۆت بۆ سەرجەم فێرخوازان چیە لە شاری وەڵاهی من ئەڵێ با ئێمە ئەلێ لە هەر زروفێکە کە زروفێ دێتە سەرت شتێک دێتەکاوە بۆیە یعنی سەیری ئەم زروفەنەکەن کورد لە قەیرانایە لە هەموو ڕۆیەکەوە ڕەنگە ئێمە ساڵێکی تر باشتر بین 2 ساڵی تر حکوومەتەکە بەم شێوەیە نەبێ ئومێد ئەەکەم کە بیر لە دڵسۆزی نەتەوەی کورد بکەن و هەوڵێەوە بدەن زیاتر مناڵەکانیان بنێرنە خوێندنی کورد بەڵێ خاتوو پەروین فاتح بەڕێوەبەری یەکی سەرپەرشتیاری خوێندنی کەرکوب زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای بەختێکی باش بۆ سەرجەم فێرخوازان لێرەدا بەم شێوەیە دیدارەکەمان کۆتایی هات خواتان لەگەڵ و ماڵ ئاوە